سڵاو دەبێ کاک سالار بەڕێستانە بینین بە نەمام چاندن هەڵمەتی هەڵبژاردنتان دەست پێ کردووە تا چەند خۆتان ئامادە کردەوە بۆ هەڵبژاردن. بەڵێ ئێمە ئەوە ساز و ئامادەین و پێم وایە ئەمە شێوازێکی گونجاوە کە خەڵک زعاج ناکە و خەڵک پێی خۆشە کە لە ڕێگەی سەوزکردنەوە سیاست بکەیت لە ڕێگەی سەوزکردنەوە ئیش بکەیت و پێم وایە ئەم نەریتێکە لە ڕابردووە ڕێکخراوەکان ئیشیان لەسەر کردووە چین و توێژەکانیشیان لەسەر کردووە حکوومەت بە تایبەتی لە گەرمیان دەرفەتی باشی ڕەخساندەوە بۆ کارکردن سەبارەت بە سەوزکردن و ژینگە پارێزی هیوادارین ئەمە لە ئاسێکی زۆر بەفراوانترا بەردەوام بێ بابەتی پاراستنی ژینگە لە گەرمیان و سەوزکردن تایبەتمەندی خۆی هەیە چکەم گەرمیانەی ئێمە دوور نییە چەند ساڵی داهاتوو ڕوبەڕووی وشک بوون و بە بیابانبوون ببێتەوە چکە کەشی ناوچەکە لە ڕووی ژینگەییەوە زۆر بەرەو خراپ بوونەڕوا ئێمە ئەرکمانە پارێزگاری لە ئەسێرەکەمان بکەین و لە هەمان کاتە ئەم منتیقە لە بۆ ئەوەی کاتی خۆی بەرشاڵاوی ئەنفال کەوتووە تەنانە سروشتەکەش و دار و درەختەکانیشی شێوێنراون و تێکدراون ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کە وەکو ژۆرێکی تر لە سیاستکردن کە خەڵک ئزعاج نەکەی بۆ نمونە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ژینگە پیس نەکەین یان خەڵکی ئزعاج نەکەین گەین بەم کارانە دەستمان پێ کردووە و بەردەوامیشە بین لە هەموو بازنەکان 222 نەمامە چێنین ئێمە 10 بازنەمان هەیە لە گەرمیان لە هەر بازنەیەک 222 نەمامە چێنین ئاماژەیەک بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی بەڵێ. تا چەند ئامادەی هەڵبژاردن بۆ پێچێتی؟ وڵای ئێمە ئامادەینێ خۆی هەڵبژاردن باشترین وەسیلەیە بۆ گۆڕانکاری هەڵبژاردن هۆکارێکە بتانی بگەڕێتەوە بۆ خەڵک و دەرگا لە خەڵکدا نەخەی ڕووبکەیتەوە خەڵک جارێکی تر منەتباری خەڵک بی بۆ ئەوەی بتانی ینی لەگەڵ یان نەبژی هەرکی سیاسی ئەوەیە کە خۆی جانەکاتەوە لە خەڵک و ئێمە وەکو یەکێتیش دڵخۆشین بەم هەڵبژاردنەی کە ئەنجامە درێت چونکە عێراق چەقی ینی بەغدا چەقی میلملانی سیاسی ئێمەیە و یەکێتی بەهێز بێ لە عێراقا کوردستان بەهێزە بێ و خۆتان نەزانن یەکێتی تێزی ڕێکەوتنی هەیە لەگەڵ عێراق و چارەسەرکردنی کێشەکانە بە گفتوگۆ ئێمە ئەو حیزبین کە بڕوامان بە حیواری بەردەوام هەیە تا ئەگەینە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ عێراقا هێزی حیواریش بریتێ لە هێزی دەنگ هێزی کورسی ئەگەر کورد و یەکێتی لە عێراق دەنگی باشتر بێنێ لە جاران ئێمە پێگەمان بەهێزترە بێ لە عێراقا مەسەلەی بەدیهێنانی مافەکان سیستەمی فیدراڵی و بەردەوامبوونی موچە هەموو ئەوانە تەسیری هەیە دەست پێ دەکات. بەڵێ ئەمڕۆ ئێوارە پەیامی خۆی ئەبێ و هیوادارین ئێمە بتوانین کەرنەڤاڵێک بەڕێ بکەین کە خەڵکی تای زعاج نەکرێ و زمانی مەدەنی ئەو پەڕی تا ئاسێکی باڵا تایدا پەیڕۆکرێکێتی واکە و ئێمە گوتارمان ڕوو لە بەغدایە ڕوو لە عێراقا ئەمجارە ڕوو لە عێراقا و دیاریشە یەکێتی نوێنەرایەتی داخوازی خەڵکی کوردستانەکە لە عێراق و ئێمە هەم پرسە نیشتیمانیەکانی خۆمانە پارێزین هەم سڵیش ناکەینەوە لە گفتوگۆ لەگەڵ ئەوانی تر بۆ چارەسەرکردنی کێشەکانمان ئێمە کێشەی خاکمان هەیە کێشەی ئیستحقاقی دەستوریمان هەیە کێشەی ناسنامەی پێشمەرگەمان هەیە لە سەروی هەموو شتێک کێشەی موچەمان هەیە ئەبێ بە گفتوگۆ لەگەڵ بەغدا نەک سەنگەریان لێ بگرین ئەبێ بڕۆین لەگەڵ یانە دابنیشین بۆ ئەوەی بتوانین لە دانیشتن و گفتوگۆ حیوارە کارتی بەهێزت هەبێ پێویست بەوەیە دەنگی زۆرت هەبێ ئێمە کارەکەین بۆ ئەوەی زۆرترین دەنگ بێنین زۆرترین کورسی بێنین بۆ ئەوەی بتوانین باشتر داکۆکی لە مافی خەڵک بکەین.